خۆشەویستان لە تۆری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگترین هەنگاوەکانی پاراستنی ئارامی دەروون دەکەین لە شوێنی کاردا بزانین گرنگترین ڕێگاکان چین، خودی خۆمان چۆن بتوانین گونجاندن لەگەڵ دەوروبەر و لەگەڵیشیدا ئارامی دەرونی لە شوێنی کاردا بەدەست بێنین، بتوانین با دڵ و دەرونێکی ئارامەوە ئەو کاروبارەی کە پێمان ڕاستپێراوە ئەنجامی بدەین و حتمما کاتێک کە بە دڵ و دەرونێکی ئارامەوە ئەو کارەی ئەو ئەرکی کە لەسەرتە زۆر بەباشی زۆر بە ڕێکوپێکی دەچێتە سەروا. گرنگترین شتێکە لەم نێوەندەدا ئەو کەسە کە هەستی بە نائارامی کرد پێویستە چی بکات، ڕێگاکان یاخود هەنگاوەکان چین بۆی بیگرێتە بەر بە دڵ و دەرونێکی ئارامەوە کاروبارەکانی بەڕێ بکات. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاک بڕوافەتاح چارەسەرکاری دەرونی. کاک بڕواگیان زۆر بەخێر بێن. سڵاو لێ بە کاک دانیێلجان باش کاک دانیێلجان بەساخۆ بن. کاک بڕوا ئارامی دەرون گرنگە لە شوێنی کاردا؟ بێگومان گرنگە، چونکە ئێمە ناژین بۆی ئیش بکەین، ئێمە ئیشەکەین بۆی کە ژیانێکی باشترمان هەبێ. بۆ زۆر گرنگە کە تۆ لەسەر ئیشەکەش وەکو هەر شوێنێکی تری ژیانە کە بەشێکی گەورەی ژیانی ئێمە ئیشەی بە کە تۆ لەوێشا دەروونە ئارام بێ و دڵخۆش بیت. گرنگە کە کاتێک کە کەسێک با بڵێن باسی و کەسە بکەین کە دەرونی ئارامە و زۆر بە مرتاحی کارەکانیەکە، ڕێگایەکەیە کە ئەمە پارێزگاری لێ بکات و بیپارێزێت؟ بەڵێ بێگومان تۆ هەر لە بەیانیەوە کاتی بۆ ئیشەکە ڕۆژانە حساب بکەی، تۆ ئەتوانی کۆمەڵێک ڕێگە بگریتە ئیش هەتا ئەو کاتی لە ئیژیتەوە و چوزانم ئەسرەوە چیتە شوێنێکی پیاسەیەکەکە یاوکوێ باستان کرد گەشتێکی بچووکەکەی پێشتر باستان کرد. هەر لە بەیانیەوە زۆر گرنگە گەر تۆ مهندسی ئەتۆمیش بی پێویست تۆ نانی بەیانی بخۆی یان چوزانم دەمودانە بشۆی گرنگی بە دەموچاوە بە قژە بەجلەکانە بێ، چونکە ئەم شتانە کۆمەڵێک شتی سەرەتایین بۆ ئێمە و پێویستمانە. ینی ئێستا بەشێکی زۆر لە هاوکارەکانم کە دێنە داوا مەڵێن ئێمە نان ناخۆین بەیانیان یان کە دێنە داواستی دەرونیە ینی گرنگە و نان خواردنە. بەڵێ بێگومان زۆر گرنگە نانی بەیانی. نانی بەیانی زۆر گرنگە، چونکە تۆ دەستپێکی ڕۆژەکەتە و پێویستە بە وزەیە پێویستە بۆیە کە دەست بکەی بەم ڕۆژە. پێدەڵێ مەگەر نەک ئیشەکە و ئاسان بێڵە مەگەر مهندسی ئەتۆمیژوی بەیانیان کە هەستایە پێویست تۆ نان بخۆی، چونکە زۆر لە نانی بەیانی. و دواتر کە ئەچیتە ئیش زۆر گرنگە لە ئیشە. لەبەرەوەی من یەکێک لە ئیشەکانم لەگەڵ کۆمەڵێک مۆزەفی ترایە بۆیە ئەزانم ئەم شتانە باوە لێرە. زۆر گرنگە لە ئیشا ئێمە هاوڕێ دروست بکەین نەک دوژمن، و هاوڕێ چۆن دروستە بێ و دوژمن چۆن دروستە بێ لە ئیشا. کە ئێمە لە ئیشا دەستمان کرد بە زەم و زەمکاری و هەچ کاتێکێکمان لە دیار نەما بە خراپە باسمان کرد، ئەو کاتەی تر وردە ئەو کەسەری بیستێتەوە و یەکێک هەروەی باسەکاتەوە ئەو کاتەوە بە دوژمنە. بۆیە تۆ لە سەرەتاوە لەسەر ئیشەکە کۆمەڵێک دوژمن بەخۆ دروستەکەی. جامێشکی ئێمە بەو جۆرە ئیشەکە کە زۆر فەرقێکی باش ناکە لە نێوان واقع و ئەو شتەی خەیاڵیەکە. یعنی ئێستا گەر من بە تۆ بڵێم چاو بنووقێنەوە بزانە لیمۆیەک لە دەمتایە ئاو بە دەمتایەتە خوارەوە، لەبەرەوەی مێشکی من خەیاڵی لیمۆکەکە و وازانێ لیمۆکە لە ناو دەمایە. کاتێک کە من ئەڵێم تۆپێکی گەرم لە ناو دەستمایە چاو بنووقێنە وردە تێمپریچەری لەشم بەرزە بێتەوە. و کاتێک تۆ لەسەر ئیش هەستەکەی کۆمەڵێک دوژمنێ هەیە مێشکە وازانێت تۆ بەڕاستی دوژمنێ هەیە لەسەر ئیش. بۆیە بەردەوام تۆ لە قەلەقیە کاژی دایماتەوێ خاڵێک لەو بگری فیشێکی پێوەنەی ئەو خاڵێ لە تۆ گرێ، بۆیە تۆ بچووکترین ڕفتارەکانی خۆت ئەبێ بە سەرمایەیەکی قەلەقی بۆ خۆت و پاشان ئەکرێ ئەوەی ئەم قەلەقیە زۆرەی کە ئێمە لە جیاتی ئەوەی بتوانین هاوڕێ دروستکەین کە هاوڕێ لەسەر ئیش یەکێکە لە هەرە لایەنە گرنگەکان بۆ ئێمە دەرونێکی ئارامان هەبێت لەسەر ئیش ئێمە یانکەین بە دوژمن. بۆیە لە جیاتی ئەوەی لایەنە پۆزتیڤەکە بێ لایەنە باشەکە بێ ئەیکەین بە نێگەتیڤێکی گەورە لەسەر خۆمان. باش باسی خواردنت کرد پێش چوونە سەرکار. من ئەمە وردی کەمەوە ئەو خواردنانی کە با بڵێن ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئارامی دەروونەکەن وەکو بۆ نمونە کافاینەکان یا بۆ نمونە ئاو خواردن، ئەمە لەلایەک. دووهەم وەرزش، ئەم دوانە گرنگیان چیە بووی کە کەسێک ئارام بێ لەسەر کارەکەی؟ وەڵا دەست خۆش کاکدانە من وەرزشم بیر چوو بێگومان وەرزشی زۆر گرنگە بەیانیان و ئەو جوڵە ئێستا ماوەیەکە زۆر دیقەتی چۆنێتی ژیانی یابانیەکانەیە. هەموو یابانیەک بەیانیان پێشوی بچێتە سەر ئیش، ئەگەر بشتێتە سەر ئیش چارێکێک دانێن بۆ وەرزش. وەرزش یەکێکە لە هەرە گرنگە ئێشتا گرنگەکان کە ئێمە پێویستمانە و ناکرێ ئینسانێک نەجوڵێتەوە و بەتەما بێ ژیانێکی تەندروستی هەبێ.
یعنی تۆ پێویستە بجوڵیتەوە چکە کۆمەڵی خانەی خراپ و پیس لە لەشمانایە و پێویستە ئەم خانە خراپ و پیسانە لە لەشمان دەرکەین. بەڵام بۆ کافاین خۆی کافاین چیەکە؟ کافاین بە مێشک دەڵێت تۆ هیلاک نیت لە کاتێکا ئەگەری هەیە جسمیشە هیلاک بێ، بەیانیان خواردنەوەی کافاین باشە چکە تۆ هێشتا هیلاگنی وریاتەکاتەوە. بەڵام ئاگامان لێ بە دیوێکی تری هەیە بۆ کەسێکی قەلق کە کەسێک بەردەوام قەلقەوە ترسێشتی خراپ ڕووبە، خواردنی کافاین قەلقەکەی زیاکە. بۆ خوێندکارێک کە لە پۆلی 12 یان زۆر قەلقە، خواردنەوەی کافاین قەلقی زیاکە. ویان خواردنی چۆری فاست فود ئەم شتانە دیسانەوە قەلقێکە زیاکە. بەڵام ئەو خواردنانی کە واکەن قەلقێک کەم بێتەوە، ئەو خواردنانی کە پرۆتینیان زۆرتیایە، بۆ نمونە هێلکەی کوڵاو بێ یاخود چوزانم هەر خواردنێکی تر سپایەکان بێ، شیر بێ، ماس بێمانە زیاتر ئارامیەکاتەوە. بەڵام کافاین زیاتر بەرەوەیە بایان شەکری زۆر زیاتر وای لێکا زیاتر قەلق بێت چونکە کارکردنی مێشک خێراترەکە و ئەو کەسێک کە خۆی قەلقە بەردەوام شتە خراپەکانی داهاتوو لێکایەتەوە، بۆ یە کرێمە یەکێک بێ لەو شتانەی کەوا بکە زیاتر قەلق بێت. لەوانەیە لە شلەمەنیەکانە ئەو لە هەمویان باشتر بێ بێگومان وایە. زۆر تێریشبی دەر بۆ خۆی کاریگەری زۆر خراپ. فەیلسوفێکی هندی هەیە ناوی سادگورووە، جاباسیەوە کاڵێ هەر ئاژەڵێک دیقەتی بە هەر ئاژەڵێک تێری خوارد ئەخەوێ، چونکە پێی وایە ئیتر دوایەوە پێویست ناکە هیچ بکە. بۆیە ئینسانیش هەروایە، تۆ کە تێرە خوارد دیقەت بە یەکسەر خەوت دێت، تاقەتە نیە هیچ بکەیت، تاقەت نییە قسە بکەیت. بۆیە موهیمە ئەوە پێم وابێ حەدیثیشی لەسەرە بەشێکی مەعیدە و بێڵیتەوە کە بەتاڵ بێ بۆی تۆ بەردەوام لە ڕۆژەکەیە کار بکەیت. بەس کە تۆ زیاد لە حەد خواردیترەوە مێشکەڵێ پێویستم بەیز نیاخەوە. حتما کاک بڕوا دەزانین کە کارمەندێک کەسێک کە لە شوێنێکدا کار دەکات چەند کارمەندێکی دیکە هەن لەگەڵیدا لەوانەیە کار بکەن، حتما ئەم هەموو کارمەندی کە هەیە بە تۆ بەدڵی تۆ ناتوانانی بەدڵی تۆ نابن، ینی ئەوە نییە کە لە مێشکی تۆ بێ ئیلا نەبیلابێ هەمووی وەکو تۆ بیر بکاتەوە، ئەمە نابێ. ئەوەی کە گرنگە چۆن گونجانکی لەگەڵ ئەو کەسانی کە بۆ نڕێی لەگەڵ تۆ جیاوازیان بە شازێکی دیکە کارەکاردیان جۆرێکی ترە ئەکرێ ئەمە هەنگاو بنێ بەرەو وەکو پێشتر ئاماژ پێکرد ڕق لێبوونەوە یاخود حاڵەتێکی نەخوازرا لە نێوان ئەم دوو کەسەیە. وەکو باسمان کرد وەکو خۆشە باس کرد، دروستکردنی ئەم جۆرە لە ڕق ئەم جۆرە لە دوژمنایەتی یەکەم شت لەسەر دەرونی ئەمە قورسەکەوێ، یعنی تاکە قوربانیەکی گەورە لەم حاڵەتەیە دەرونی ئێمە. تۆ بێنە پێشچاوە بەیانیانە چی بۆیش ڕقە لە 5 کەس بێ لەیش، یعنی بۆچی ڕقە لێیانە لەبەرەوەی ئەوان شتی خراپەکەن. یعنی ئەمە یەکێکە لە هەرە ڕەفتارە شێتانەکان کە مرۆڤێک، یعنی من عەزابی خۆمەیەم، عەزیەتی خۆمەیەم لەبەرەوەی کەسێکی تر شتێکی خراپەکە، ئەوم پێم وایە خۆم کەسێکی ئازادیشم. یعنی ئەمە یەکێکە لەو شتانەی کە من قەت ناچێتە مێشکمەوە، بۆچی من عەزابی خۆم بم لەبەرەوەی فڵانە کەس شتێکی خراپی کرد. ئەگەر شتێکی خراپیشی کردەوە کاکە خۆی خۆی بۆ من بە خراپە باسی کەم بۆ ببم بە دوژمنی. و گرنگە لە ئیشە ئەگەر کەسێک خۆشیشە ناوێ حەزیشە پێی نییە، تۆ سنوورێک هەبێ لە نێوانتانە، چونکە تۆ لە ئیشە پەیوەندی ئەو کەسە براد نییە، ئەو کەسە هاوڕێت نییە، هاوپیشەتە. ئەگەر تۆ توانی پەیوەندیکی جوانە هەبێ لەگەڵیا، ئەمە لەسەر دەرونی تۆ باشەکەوێ، لەسەر دەرونی ئەویش باشەکەی. بەڵام ئەگەر تۆ ناتوانی ئەم پەیوەندی لەگەڵا دروستکەی، نەبە باش نەبە خراپ باسی مەکە. ئەگەر باسی شکرد بە باش باسی کە، چونکە بۆ ئەو ناکە ئەو کەسێکی باشە با خراپیش بێ، بۆ ئەوی کە تۆ دەرونی خۆش بێ، چونکە کە بە خراپە باسیەکەی یەک دنیا ژەهر بە خۆت ئاڕێژی. زۆر باشە. ژینگی کار تا چەند کاریگەری لەسەر دەرون دروستەکە، ینی بۆ نمونە کارێک لەگەڵ حەز و خولەی تۆ نایەتەوە، یەک ئەو شوێنی کە تۆ کاریتیاکەی شوێنەکە لەگەڵ تۆ نایەتەوە، یەکیان ئەگەر بزانی و بکرێ بۆت ئەم شوێنە بگۆڕی، ئەم کارە بگۆڕی، بووی کاریگەری نەرێنی نەکاتە سەر دەروونمان. چونکە ئێمە ئەزانین زۆر جار ئەمانوێت تەندروست بژین لە ڕووی لاشەوە، بەڵام بیرمانە چ لە ڕووی دەرونیشەوە گرنگە تەندروست بژین. تا چەند ئەم ژینگەیە گرنگە. وڵی ئارام بوون لە ژینگەی کارە ئەتوانم بڵێم بەقەر ماڵەوە گرنگە کە تێ ئارامبی، چونکە تۆ 8 ساعات لە ئیشەبی و دوای ئەوە ئەگەر تۆ ئەم 8 ساعاتە ئارام نەبووی 6 ساعتەکەی تری ماڵەوەش لێ تێکەچێ. و زۆر گرنگە کە تۆ گرنگی بی بە هەموو لایەنێکی ئیشەکە. و هەرچەنە ئێمە گەر واقعی بین ئێستا کە گەنجێک سێریە ماکە عیلێک سێریە ماکە گەنجێکیانەیە چه ئیشەکە، یعنی زۆربەی ئیشەکان لەم ڕۆیە زۆر قورسن، ئیش بە ناڕەحەتی دەسەکەوێ. لەوانەیە کابرا گەر موچەیەکی 400,000 500,000 هەبێ نەوێرە ئیشەکەی بگۆڕێ ئەگەر نامڕتاحیش بێ، چونکە ئیشی تر نییە، گەنج زۆرە، تەخەڕوج زۆرە. بۆیە ئێمە واقعی بین، بەکو یعنی هەموو جارێ ناتوانانی شتەکان بخەینە دەرەوە لە حاڵەتە ئاساییەکەیە. زۆر گرنگە ئەو شتێک کە حەز لێتی ئەو ئیشە بکەیت،
چکە کە تۆ حەز لێ بووکو نیچا لە کاتێ ئینسان مانای هەیە بۆ شتێک لە سۆنگەیەکەوە سەیری شتێکە ئامادە هەموو قوربانیەک بابووی کە من حەزم لە ئیشەکەم بێستە خەڵکی وایە حەزی لە ئیشەکەیەتی لەوانێ نانەوا بێ لەوانێ سەرتاش بێ سەیرەکەی 12 ساعت ئیشەکە و دڵیشی خۆشە بەڵام کەسێکی تر حەزی لە ئیشەکەی نییە لەوانێ 4 ساعت 5 ساعت ئیش بکات دایمە شەکەتە دایمە ماندووە جا ئەم ماندووی و شەکەتێت هەیە ئیش ئەمان با بەرەوەیەک لە حاڵەتە دەرونیەکان یان کێشە دەرونیەکان کە پێوترێت سووتانەوەی دەرونی یان بەرناوت بە ئینگلیزیەکە بەرناوتە کردویانە بە کوردی بە سووتانەوەی دەرونی ئەو کەسانەی کە ماوەیەکی زۆر لە ئیشە فشارێکی زۆریان لەسرە وردە ئیتر ئەم توانایان دابەزێت توانای جەستەی توانای دەرونی تا ئەگەنەوەی تووشی ئەم کێشەیە بن جا لە دوای ئەم کێشەیەوە ئیتر ئەگەر ڕاش بکشێ ئەو هەز بە ماندوێتیەکە شەکەتە بێ یعنی ئەگەر وای لێ بە ئیشیش نەکا ئیسراحەت بێ ئەم هەرز بە ماندوێتیەکە عنی لەبەروی ماندوێتیەکە لە مێشکایەتی و بەردەوام خەمبارە لەسەر ئیش دایمە سەیری سەعاتەکە بۆی بزانەکەی تەواو بێ و بە بچووکترین شت وەکو پەلە پیتکە هەڵەچێ یەکسەر تووڕابێ لە دەوروبەرەکە چێتەوە ماڵەوە مناڵەکە یەڵێ شتێکی بچووکەکە دەنگێکی لێ بەرزە بێتەوە یەکسەر تێسرەوێنێ یان لە ترافیکە ئەچێتەوە بەرەو ماڵەوە ترافیکەکە 2 دقەیە خوانە خواستێک نیە قسەی ناشرین بە 4 دەورەکاڵێ یعنی هەموو ئەمانە کە ئێمە ڕۆژانە هەمانە ئەکرێ بەشێکی کاریگەریەوە بێ کە کار لەسەر دەرونی ئێمە قورس کەوت بێ و فشارێکی قورس هەبوو بێ لەسەرمان یەکێکی تر لەو شتانی کە زۆر گرنگە ئەوە پێویستە بە پرسیارێکی کاکدانیارەوە گرنگە سنوورێکمان هەبێ بۆ تەواوبوونی کار ئەو کاتەی کار تەواو بێ نەیبینەوە ماڵەوە چونکە ئێمە بەشی پێویستمان ناوە بۆ کارە بای ئەوەی پارەماندراوەتێ بە 3 قات و 4 قات ئیشمان کردووە گرنگە کە ماڵەوەشمان خێزانەکەمان مناڵەکانمان ئەوانیش باز نەدەن بۆ ئەم کارە گرنگە کە من کارەکەم تەواو کرد یعنی ئەگەر نامەیەکیش بێ ئەگەر ئیمێل نووسینێکیش بێ پەیوەست بێ بە کارەکە و لە کاتی کارەکە یابیکەی ئەمە لە وڵاتی ئێمە زۆر کەمە ینی چەنەها کەسە بینم کارە باتەوە ماڵەوە ئیشە باتەوە ماڵەوە یعنی و کاتە ئەمە یەکێکە لەو لە ڕێگە سەرەکیەکان بۆی خەڵک تووشی بەرناوت بێ کاتێ تۆ کارە بیتەوە ماڵە هەچ کاتێک کارە بردە ماڵەوە ئەو بزانە چەند ساڵێکی تر تۆ دەروونە بەرگەی ناکرێت وڵات جاگەروا بێ کاکدانیار وەزە ئیش ڕەبێت کاکدانیار لە ماڵ لێرە و لە ماڵەوە و لەسەر ئیش و لە سەفەر و لە هەموار خەریکە لەشی ساغ کاک بڕوان شتێکی دیکە لە نێو ئیش و کاردا لە نێو کۆمپانیایەکدا شوێنی کاردا ڕەگەز جیاوازی ڕەگەز گونجاندن لەگەڵ ئەمەدا هەیە پێویستە ئەمە چۆن بگونجێت تەعامل لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا زۆر جار ئەمە لەوانەیە گونجاندن زۆر جار باز دەکە گونجانی باشتر هەیە لەگەڵەوەی کە لەگەڵ جیاواز لە ینی دوو ڕەگەز وەکو یەک یاکو دوو پیا پێکەوە بن واتە ئەگەر دوو ڕەگەزەکە جیاواز بن باشترە گونجێن پێکەوە وا توێژینەوەیەک بخوێنەوە باسەکە کە باشترێکەوە وڵی ئەگەر کەسەکەی بەرامبەرە هاوڕەگەزی خۆت بێ یان ڕەگەزی جیاواز بێ کاتێک تۆ سنوورەکان ڕێک ناخی کاتێک ڕێزی بەرامبەر ناگری کاتێک ئەو شتانە ناکەی تۆ زۆر ئاسایی تووشی کێشابی لەگەڵا و ئەکرێ ئەو هاوڕێ بکەی بە دوژمن و ئەگەر هات و ڕەگەزی بەرامبەریش بێ ئەگەر تۆ ڕێزەگرت و سنوورێکی جوان هەبوو لە نێوانتانە ئەتوان بە هاوڕێیانە ئیش بکەن و لە جیاتی ئەوەی ببێ بە دوژمنە ببێ بە هاوڕێت ینی لە هەموو حاڵەتێکا تۆ ئەتوانی هاوڕێ دروستکەی ئەگەر نەکتەنیا ڕەگەزێکی تر بێ ئەگەر چوزانم ئاژەڵیش بێ ئەگەر چوزانم ئەگەر مەکینەیەکیش بێ تۆ توانی بە چاوێکی هاوڕێیانەوە سیرکەی چکە هاوڕێبوون ئاگامان لێبێت لە بەرامبەرەوە نییە لە ناو خۆمانەوە کاتێ من تۆ بە هاوڕێ بینم وردە تۆبی بە هاوڕێم کاتێ من تۆ بە دوژمن ببینم خوا نەخواستە ئەو کاتە من وا ئیشەکەم وەکوها لە سەرەتاوە باسمان کرد مشکی ئەمە کە من خۆم شتێکی پێڵێم کاتێ ئەڵم لیمۆکە ترشە و لە ناو دەمایە یەکسەر لی کەڕژم بۆیە کاتێک کاڵێم ئەم کەسە دوژمنمە و بەخراپی ڕق بەرقەوە مامەڵاکەم ئەو کاتە بەبێ ئاگای خۆم دەرونی من لاوعی من واکە قسەکانم ڕفتارەکانم بە جۆرێ بێ ئەم کەسە وردە بکەم بە دوژمنی خۆم کاک بڕا من ئەمە زیاتر لەسەر شوێن و ژنگی کارەکە بوەستم ڕاستی ئەچیتە هەندێک فەرمانگە ئەچیتە هەندێک شوێنی کار ینی هەر تۆ بۆ 5 دقە بۆ 10 دقە مامەڵەیەکە دێ بێزارەبی بۆ ژینگەی هەیە هەندێک فەرمانگەژەیە هەندێک شوێنێک کە ئەچیت بەشتی زۆر بەسیت و ئاسان و سادە ڕازێنراوەتەوە کۆمەڵک نەمام و گوڵی لێ کۆمەڵک شتی جوانی لێ پەردە هەڵواسراوە تا چەند ئەمە کاریگەری لەسەر دەروون و ئیشکردنی ئێمە ئەوێ لەو شوێنە پێکمان کاریگەریکی زۆریە هەر لە ڕەنگی ئەو دیوارەی کە لە ژوورەکەتە هەتاوەکو شقلی ئەو مێزە هەتاوەکو شقلی قسەکردنی فەرمانبەرەکە هەمووەمانە کاریگەری لەسەر دەروونی ئەمە هەیە
یعنی تۆ بۆ نمونە ئەچی بۆ دایرەیەک ئەچی بۆ لای مدیرەکە لە قاتی پێنجەم دانیشتووە تۆ لەوانێ 100 پلیکانە ببڕی تا ئەچیتە لای ئەچیتەوێ ئەو لەسەر مێزێکی گەورە دانیشتووە تۆ لە بەردەمیان لەسەر کورسێک دانیشتووی ئەوەی کە بیریشتە بیر دەچێتەوە چکە تۆ دەروونی نازانی سەر لە خۆتۆستەکەی بەرامبەر کەسێکی زۆر گەورە دانیشتووی خۆ بچووگێتە پێشاو یعنی دەرونی ئینسان شتێکی زۆر سەیرە ئاڵۆزە حساب بۆ هەموو شتێکەکە حساب بۆکە ئەگەر ئێستا من لە تۆ بەرزتر دابنیشتمایە یان نزمتر دابنیشتمایە بێگومان بە دەرونێکی ترۆ قسەمە کرد لەگەڵ ئاڵۆزبوونیشان ناسکیشەوەنیە دەرونی ئینسان بێگومان ناسکیشە لەگەڵ ئەوەی کە ئاڵۆزە ناسکە جاوەرە تۆ لەسەر ئیشەکەت بەردەوام جا دایمە ئێمە کە نمونەیەکێنینەوە کاتێک کە بەردەوامە بێ ئەم شتە ئەو کاریگەریکی بەردەوام و قورسری هەیە تۆ لە شوێنێکی ئیش بکە یا لە فەرمانگەیە کابی هەمووی بینای تێکچوو بێ ڕەنگی ناشرین بێ مێزی ناشرین بێ ئەمە بەردەکەوێت ئەمە بەدەستخۆ نییە بۆیە هەبوونی سەوزایی لە شوێنی ئیشا زۆر گرنگە چکە ڕەنگی سەوز یەکێکە لەو ڕەنگانی کە دەرونی ئینسانی پێ ئارامە بێتەوە کاکبڕارەوەی کە کاکدانا باسی کرد زۆر جار کارمەندێ یان کەسێک لە شوێنێکی کاردا کە دڵ و دەرونیشی ئارام نەبێت کاریگەریە بێت لەسەر ئەو کەسانی کە تەعاملی لەگەڵاکەن یاخود سەردانیەکەن بۆ ئەوەی کە ئیشەکەیان بەڕێ بکرێن نمونەیەکەوە باسکەم چەند ڕۆژەیە پێش ئێستا چوون بۆ قایەکی وەرزش کە ناو بنووسم و دەست پێ بکەم ینی هەستم کردەوە کەسە هەر نایە بەلامە هەر هیچ خەریکیشی خۆیەتی توی تۆ بڕۆ ڕێزەکەی خۆ بکە دوایی قسەی تیاکەن کە هەڵبەت کردم و ڕۆژە تا تەواو خۆخۆم بوو زوو تەواو نەڕۆمەوە تبعی نەڕۆشتمەوە لەبەر تەعاملی و کەسەوانی بەڕاستی ئەگەر لەوانەیە خۆی کێشەیەکی بێ دەرونی ئارام نەبێ بەڵام بۆ خودی خۆی ئەو کاریگەری بێ لەسەر ئیش و کارەکانی لەسەر فرۆشیارێک بێ لەسەر دوکانەکەی لەسەر شوێنەکەی دانیارە لێسە و پان بۆ چێ بۆ یاریاس یەک شتەیە ئێمەوە بزانین هەچ کەسێک ئەگەر بە نمونێکی زۆر سادە بۆی هەموو کەسێک لی تێبگا دەرونی هەر چۆنێکە ئالێرە دەرونی دەرەکەوێت لە سنگە و هەر قسەیەک پێشەوەی بیکە لەم جۆرە دەرونەی هەڵەکێشێ ئەگەر دەرونێکی ئارام بێ من قسەی جوان و شتی جوان ئەدوێم بەڵام کاتێ من دەرونێکی ناخۆش ناشرین چیرۆکی ناخۆش لە پشتمەوەیە یەکسەر ئەم قسانە لە منە دەرەکەوێت تۆ دیقەت بەر هەچ کەسێکە بینی لە ناو شارە یەکسەر ئەڵێ بەنزین گرام بووە ئەڵێ کارەبا خراپە ئەڵێ نازانم چی هەموو ئەم شتانە بەر دەرونی تۆکە و ئەمە دەلالەتە لە ژیانی ئەو ئێمە ناڵێن ئەو خراپە بۆی وایە ئەو قسەکەی نیچەوەی کاڵێ کاتێک کەسێک دانسەکە ئەگەر ئێمە جۆمان لە گۆرانیەکە نەبێ هەستەکەین شێتە بۆیە هەچ کەسێک چیرۆکێکی ژیانی خۆی هەیە ئەو کە ئاوا ئەدوێ بەم جۆرە خراپە ئەدوێ دیارە بەنزین و کارەبا ئەمەنەی بێتاقەت کردووە بۆیەوە ئەدوێ ینی ئەمە حەقین بوو بەڵام ناکرێ ئەوەی کە ژیانی ئەو وایە بێتە ناو ژیانی منەوە خۆگەر کەسێکی دەرون دروست بواە باسی شتێکی تریە کرد باسی سروشتی جوانی کوردستانیە کرد باسی جوانی مناڵەکەی خۆیە کرد ینی لە هەموو حاڵەتێکا ژیان کۆمەڵک شتی جوان و کۆمەڵک شتی ناشرینیتیایە بەپێی ئاڵۆزی و قورسی لەسەر دەرونی ئێمە ینی ئەگەر من دەرونم ئاڵۆزتر بێ زیاتر شتە نێگەتیڤەکانە بینم ینی مێشکی ئینسان وایە ئەو کەسێک کە دەرونێکی جوانتری هەیە زیاتر شتە باشەکانە بینێ هیچ شوێنێکی دنیا نییە سە من ئەم شەو کە کاکدانیار نامێ بۆ ناردم ئێوارە سێرکی زۆرم کرد یعنی لە ئەمریکا کە بەحسابی ئێمە لەوانەیە شوێنێکی زۆر خۆش بێ لە سایە هەفتای و کەسانی شەکەن لە ئەمریکا نیشانەیەک یان زیاتری فشاریان لەسەر لە کاتی ئیشە یعنی لە سایە 20یان تووشی نەخۆشی بێرناوت بوونەوەی کە سەرەتا باسمان کرد بۆیە لە هەر شوێنێکی دنیابی تۆ کاتێک دەرونێکی ناسەلامەتە هەیە ناتوانانی جوانیەکان ببینی تۆ ئیتر عاشق وونەکەی جوانی وونەکەی باشی وونەکەی بەڵام ئەگەر ئێستا بێت و ئێمە هەموم خەڵکانی ئێرە هەڵگرین بیبینە کام وڵاتی خۆشە و ئەوانەی ئێ بێنینە ئێرە ئێمە دیسانەوە ئەو شتە بەرهەمێنینەوە کە ئێستا بەرهەممان هێناوە چونکە ئەم شتە بەرهەمی دەرونی ئێمە نەک بەرهەمی ئەمە بە جۆرێکی تر ڕاستە کاریگەری هەیە لە دەرەوە لەسەر ئێمە بەڵام کاریگەریە ڕاستەقینەکە لە ناوەی ئێمە ئەگەر من بیشی بەمە ئەمریکا ئەو دایمە قەلەقە دەربارەی ئەوەی کە ئەڵێ من تاکسم بۆ نادرێ من ناتوانم ئایپەی بێڵ پارەی کرێکانم بۆ نادرێ پارەی ئەوم بۆ نادرێ بۆیە دایمە کەسی قەلق لە هیچ شوێنێکی کەسی خەمۆ کەسی ئەمانە تاوانبار نین بەڵام وەکو جارێکی تر لەمەوە ژیانیان بەو جۆرێ بەڵام ئەگەر بی بەمە هەر شوێنێکی دنیا ئەو بۆ جۆرە شتەکانە بینێ باش بابەتی دەروون لەگەڵ بابەتە ڕۆحیەکان هاوکێشەیەکی ڕاستەوانە و پێکەوەن ینی ئێمە لە کۆمەڵگەیەکی موسڵمانین ئاینەکەمان ئاینی فیرۆزی ئیسلامە جەنابەت باست لە خواردن و لە وەرزش و لەمانە کرد تا چەند لە ڕووی ڕۆحی و بابەتە ڕۆحیەکانەوە کاتێک تاکێک هەڵەسێ
بەیانی نوێژی کردووە ئەو کاتی هەڵەسێ دەست نوێژەکەگرێ سنەتی زوحا کا بە دەست نوێژەوێتە سەرکارەکەی وردەکانی بەیانیانی خوێنووە تا چەند ئەم بابەتە کە ڕۆح تێرە بێ کاریگەری باشی هەیە لەسەر دەروون لەگەڵ کەسێکە کە بەو شێوازەی نەکردبێ بێگومان کە یعنی دین شتێکی زۆر گەورەیە بۆ لە سەرەتاوە باسیکەین ئەو کەسەی چونکە ئێمە لەبەرەوەی زیاتر لایەنە طبیەکەمان گرتووە کاتێ سێرچەکەی ئەو یەکسەر باسی جەستە و ژینگە و ئەو بۆکە بەڵام بیرمان نەچێت یەکێک لە قوتابخانە هەرە گەورەکانی دەروونناسی ناوی لۆگۆتەراپیە واتە دەرمانی بەلایەن قوتابخانەوە زۆر گرنگە کە تۆ باوەڕێ بە چییە مانای ژیان لای تۆ چییە بۆ کەسێک جا ڤیکتۆر فرانکڵ سەرۆکی ئەو قوتابخانە دەرونیە ئەڵێ کەسێک کە خوایەک هەیە لە ژیانی ئەو باوەڕی بەم خوایە هەیە هیچ شتێک لە دنیاە کار ناکاتە سەر ئەو وەکرێ هەر شتێکی تر بێکە ئەم باوەڕی پێکە واتە بوونی باوەڕێک بە شتێک ئەمە زۆر گرنگە و یارمەتی دەروونتەیە ئەو دەروونە ناسکەی کە ئێمە باسمان کرد باوەڕ ئەتوانێت بە قوتیکە شتێکی دیکە ئاماژە پێ بەدەر لە بابەتی تەعاملکردنوانە زۆرجار بۆن خۆشی ئەڵێ بۆن خۆشیش کاریگەری بێ لەسەر ئەو کەسێکە بۆنی خۆش خۆی ینی بۆ خۆیان بۆ دەوروبەری کاریگەری بێ لەسەر ئارامی دەرونی خۆی یان بۆ دەوروبەرەکەشی خۆی خراپی بۆن ناخۆشی بۆن واتە بەکتریا بۆیە ئەم مێشی ئەمەم بەکتریا بە مەترسی وەرەگرێ کاتێک تۆ بەردەوام بۆنێکی ناخۆش دێت تۆ ئاستەکەی لە مەترسێکی بەردەوامە دیسانەوە کاریگەری لەسەر لایانی دەرونیە بێ بەڵام کاتێک بۆنێکی خۆش دێ کەواتە مەترسی نییە بۆیە مێشکە ئارامە بێ لە جیاتیەوەی بیر لەوە بکاتەوە مەترسیەکەیەوە بۆ حەلکە لە جیاتیەوە بیر لەوە کاتەوە کە ئیشەکەی بکاو بە شێوەیەکی باش بیکە و خاڵێکی گرنگتر کە مە لە ئاخیرە پێمای بەرە کۆتایی ڕۆین چۆن خۆمان پارێزین لەوەی تووشی سووتانەوەی دەرونی بین و کارەکانمان لا ناخۆش نەبێ ئەوە یەکەم هەنگاو وەکو باسمان کردەوەی کە کار نەبینەوە ماڵەوە دووەم هەنگاو کۆمەڵێک شتی بچووکدانین هەفتانە کە گرنگی بە دەرونی خۆمان بین و بۆ مەبەستەش بیکەین بۆ نمونە ئەگەر ڕۆژی پیاسەیەک دابنین ڕۆژانە دابنین لەگەڵ خێزانەکانمانە پیاسەیە بکەین بۆ کۆمەڵێک باخەیە لە سلێمانیا بێ یا لە هەولێر بێ ئەچیتە هەواری شارە چیتە پارکی ئازادی لەوانەیە تۆ هەفتەی سەعاتێکی بۆ دانی بەڵام دڵنیا بە ئەم هەفتەی سەعاتە وەکو ئەوەی کە هەفتانە $300 $400 خزمەتی دەروون دەگا ئەگەر تۆ نەیکەی لە ئاخیرا بێ لە خۆت سەرف بکەیتەوە چونکە ئاگامان لێ بێ لایەنە دەرونیەکە گەر تۆ نەشتی بۆ لای دکتۆری دەرونی کاریگەری لەسەر لایەنە جەستەیەکە هەیە ئێستا ئەو بێرن ئاوتی کە پێشتر باسم کرد ئازاری جەستەی بۆ دروستەکە سەدەها کەسە چێتە لای دکتۆری جەستەی وازانێ کێشەکەی جەستەیە بەڵام لە ئەسڵا کێشەکەی دەرونیە ئازاری شانوملی بۆ دروستەکە ئازاری سەر ئێشەی بۆ دروستەکە وردە لەبەرەوەی ئەو هەستەکە دایمە لە ژێر زەختێکی زۆرایە بۆیە مێشکی خوێن لە ئۆرگانەکانی ناوەوەرەگرێ ئەینێرێ بۆ ماسوولکەکان بۆیە ئۆرگانەکانی ناو وەکو مێشک وەکو مەعیدە وەکو گورچیلە وەکو هەموو ئەوانەی کە لە ناوەن خوێنیان کەمە بێ بۆی بەباشی ئیش ناکەن بۆ یەکری هەر یەکێک لەمانە کێشەی تیا دروست بێ لەبەرەوەی تۆ خوێنێکی باش و ئۆکسیژنێکی باش و وزەیەکی باشیان بۆ ناچێت بەزنی ئەو چوونە دەروانش ئێرانیوتنی هەزینەی هەبێ یا تێچووی هەبێ ئەکرێ هەر ئەو برنج و زەڵاتەی لە ماڵەوەی خۆی ئێوارە بی تۆ لە پارکێکا بیخۆی پارکی گشتیابی خۆر بەلاشیشە زۆر بەڕێز بڕوا فەتاح چارە سەرکاری دەرونی سوپاس بووی کە لەم تەوری لەگەڵمان بووی وەڵامی پرسیارەکانی ئێمە زۆر بە دروستی و جوانی دەست خۆش